لە ئێستادا چاوەکان لەسەر سەردانە چاوەڕوان کراوەکەی عەلی زەیدی سەرۆگۆزیرانی عێراقن بۆ کۆشکی سپی لەم هەفتەیەدا. بەو پێی ئەو سەردانە بە یەکێک لە وێستگە هەستیارەکانی پەیوەندیەکانی ئەمریکا و عێراق دادەنرێت. ئەو سەردانەی سەرۆگۆزیرانی عێراق بۆ ئەمریکا لە کاتێکدایە فشارەکان بۆ یەکلاکردنەوەی دۆسیەی گروپە چەکدارەکان لەسەر بەغداد زیادی کردووە. عێراقیش هەوڵی گۆڕینی پەیوەندیەکانی لەگەڵ واشنتۆن بۆ هاوبەشێکی ئابووری و بەرهێنانی فراوان دەدات. ترامپ لە ڕوانگەی ئابووری و گرێبەستەکانەوە تەماشای عێراق دەکات. عەلی زەیدی هەوڵی بەدەستێنانی پاڵپشتی واشنتۆن دەدات لەگەڵ کڕینەوەی کاتی زیاتر بۆ جێبەجێکردنی بەرنامە نێوخۆیەکان و کۆکردنەوەی چەک لە دەستی دەوڵەت و کێشانەوەی وێنەی هاوسەنگی پەیوەندیەکانی عێراق لەسەر ئاستی هەرێمایەتی. سەرۆگۆزیرانی عێراق کە پێشتر بازرگان بووە و بەرهێنانی لە کەرتی خانوبەرە و بانک و خزمەتگوزاریدا کردبوو. لە سەردانەکەیدا بۆ ئەمریکا و لە پێناو ڕازیکردنی ئیدارەکەی ترامپ کە عێراق توانای ئەوەی هەیە ببێتە هاوبەشێکی ئابووری گرنگ پاکێجێک ڕێکەوتنی ئابووری هەڵگرتووە. بەوتەی بەرپرسێکی عێراقی سەردانەکەی زەیدی بۆ ئەمریکا فراوانکردنی ڕێکەوتنی یەکەم لەگەڵ کۆمپانیای شیفرۆن لە خۆ دەگرێت بۆ پەرەپێدانی کێڵگەیەکی نەوتی لە بەسڕە. هەروەها وەبەرهێنانی کۆمپانیا ئەمریکیەکان لە کێڵگەی غازی عوکاز لە ئەنبار فراوان دەکرێت. میدیاکان بڵاویان کردەوە دەستپێکردنەوەی ئەمریکا بۆ ناردنی دۆلاری داهاتی نەوتی عێراق لە یەدەگی فیدراڵی بۆ بەغداد و پێش چەند ڕۆژێک لە سەردانەکەی زەیدی تەنیا ڕێکارێکی دارایی نییە، بەڵکو پەیامێکی سیاسیە کە ڕنگدانەوەی گرنگی ئەم قۆناغی ئێستا دەردەخات. ئیدارەکەی ترامپ هەوڵ دەدات عێراق پابەند بکات لەبارەی کۆتایی هاتنی هەژمون و باڵادەستی گروپە چەکدارەکانی سەر بە ئێران و وەستاندنی ئەو هێرشانەی بەرژەوەندیەکانی ئەمریکا وڵاتانی کەندا و دەکەنە ئامانج. لەلایەکی دیکەوە بەر لە سەردانە چاوەڕوانکراوەکەی عەلی زەیدی بۆ واشنتۆن گروپە چەکدارەکانی ناسرا و بەبەرەی مەقاومەی ئیسلامی لە ڕاگەیەندراوێکدا دووپاتیان کردەوە کە چەکەکانیان دەهێڵنەوە و دەستبەرداری نابن و لە پەرەپێدانی توانا سەربازەکانیان و توانای ئامادەییشیان بەردەوام دەبن. گروپەکانی بەرەی مەقاومە جەخت دەکەنەوە سوورن لەسەر بەرنامەی مەقاومە و ڕێبازەکان بۆ سەرخستنی لاوازەکان و دەرکردنی داگیرکەران لە عێراق و ناوچەکە. چەکەکانیان هەرگیز شایانی سازش نەبووە، بەڵکوەوە بیر و باوەڕێک و بەڵێنێکە و لە ئەستۆیاندایە و بەردەوام دەبن. بە بۆچوونی چاودێران کاتی ئەو ڕاگەندراوەی گروپە چەکدارەکان ئاماژەی سیاسی ڕوونی لە خۆگرتووە و ئەوە پەیامێکی ڕوونە بۆ زەیدی کە ڕەتی دەکەنەوە چەک دابنێن و پابەندی هەر ڕێکەوتنێکی لەو بارەوە نابن. ئەوەش زەیدی دەخاتە بەردەم دۆخێکی ئاڵۆز لەسەر هەردوو ئاستی نێوخۆیی و دەرەکی.